باسی ئەومان کرد وێڕای ئەوەی کە ئێمە و یەکێتی نیشتیمانی پەیوەندیشی دۆستانە و باشمان هەیە و ئێستا خەریکن کە باشتر و پتەوتری بکەین بەڵێ و باسی ئەوەش کە نەکرد لەم کۆمونەکانی ڕابردوشمان باسی ئەوە کراوە کە هەردوو لا ڕێککەوتنێکی سیاسیشمان هەبێ ئێمەش ئەمە بە کارێکی باش دەزانین و بە هەنگاوێکی باشی دەزانین نەکرد ئێمە لێرە لەم کۆمونە پێشنیار ئەوەشمان کرد کە یەکێتی نیشتیمانیش هەوڵ بدا ئێمەش بەم ئاراستە کار بکەین کە ڕێککەوتنیی گشتی هەبێت لە نێوان لایەنە سەرشتەکانی هەرێمی کوردستان کە ئەم وڵاتە چۆن بەڕێوەبەرین حکومڕانی ئەم وڵاتە چۆن بکرێ و ئامانجەکانی ئەم میلەتە کە خەڵک چاوەڕێ دەکات چۆن تحقیق چۆن بەدی بێ ئێمە لەگەڵ ئەوەی کە ڕێککەوتنیی میساقێک سەر ئاستێکی فراوانتر هەبێت بۆ هەرێمی کوردستان بە ئاراستی خزمەتکردن و گەیشتن بە ئامانجەکانمان ئەمە باسی ئەوە دەکەین کە دەوی دامەزراوە فەرمیەکان دامەزراوی نیشتیمانی و نەتەوەیی بن دامەزراوی حزبی نەبن و نابێت لە کێشەکانی نێوان لایەنە سیاسیەکان لە منافسەی نێوان لایەنە سیاسیەکان دامەزراوەکانی هەرێمی کوردستان بەتە بەش لەو کێشانە ئەوە لایەک ئەو مانیفێستێک کە جەنابی باسی کرد مانیفێستێک بی بۆ چوارچێوەی پێکەوە ئیشکردنی لایەنە سیاسیەکان بۆ حکومڕانێکی ڕەشید نەک بۆ حکومڕانێکی تەسببینی لە تاگلایەنە